هێزێکی زۆری حەشدی شعبی بە ئۆتۆمبیلی سەربازی و چەک و تەقەمەنیەکی زۆرەوە سنوورەکانی پێشمەرگەیان بەزاند و پێشمەرگەش خرایە حاڵەتی ئامادەباشیەوە. حەشدی شعبی بە بیانووی ئۆپەراسیۆن دژی داعش ڕۆیشتە بوونە سنووری ناحەی کوڵەجۆی گەرمیان، بەڵام بەرپرسانی پێشمەرگە دەڵێن ویستویانە بیرە نەوتیەکانی چاڵە و خالد لەو ناوچەیە کۆنتترۆل بکەن. سعات 4:30 ئەم بەیانەیە هێزێکی حەشتی شعبی بەبێ هەماهەنگی هێزی پێشمەرگەی کوردستان و بێ هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق لە بۆشایی ئەمنی نێوان ئێمە و سوپای عێراق هاتوون دزەیان کردو چوونە سەر بیرە نەوتی قەمەری پێ ئەڵێن نازانم جا قەمەرەکە ناوی خۆیەتی دێ چی ئەوانە بیرە نەوتێکی گەورەی منتقەکەیە. ئالێتێکی زۆریان لەگەڵ بوو نێتیان دیارە ئەو بوو بمێنەوە دەستیان کرد بە ساترلیان و شوێن قایمکردن. ئێمە ئیتسالمان کرد لەگەڵ وەزارەتی پێشمەرگە وەزارەت پێیان وتین ئەوانە ئەکشێنەوە و فعلەن دوایش بینیمان دەستیان کرد بە کشانەوە ئێستا تقریبەنەوە ئەکشێنەوە. هێزەکەی حەشدی شعبی لە کاتژمێر 5 بەیانی تاک و پێشنیوەڕۆ لە ناوچەی کوڵەجۆمانەوە و هەوڵێندا خاڵی سەربازی لێ بدەن. بەڵام دوای دروستبوونی گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە ناوچەکە هێزەکە کشایەوە. ئەوان تەنها بە ئێمەیانوت ئێمە بۆ ئۆپراسیۆنێک هاتوین لەبەرەوەی هەندێک داعشمان بینیوە لێرە و دوایش تیارە هەڵەسێنین، بەڵام پێم ئەوتمان پێشتر ئەگەر ئۆپراسیۆن بکرایە و داعش بەهاتایەتە مەتەقەی بە هەمە هەنگی ئەمەمانە کرد. وتی خۆتان ڕاگرن تەنها ئێمە سێشەیەک لێرە بین و ئەگەڕێن وتمان ئێمە بێ فەرمانی وەزارەتی پێشمەرگە ئامادەنین بێڵن ئێوە لێرە بین و ناشبێ لێرە بمێنەوە و چاوەڕێی فەرمانی وەزارەتی پێشمەرگە شەکەین. وەزارەتی پێشمەرگە هەر فەرمانێک پێ بکە ئێمە ئەوە جێبەجێکەین و فەرمان لە وەزارەتی پێشمەرگە وەرەگرین. هەرچەندە هێزەکەی حەشدی شعبی بیرەنەوتیەکانی چاڵە و خالدی سنووری کوڵەجۆی گەرمیانی بەجێهێشت، بەڵام هەندێک سەرچاوی سەربازی پێشبینی دەکەن کشانەوەکە کاتی بێت و جارێکی تر بۆ کۆنتترۆلکردنی بیرەنەوتیەکان بگەڕێنەوە. ئەمەش لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی زیاتری ڕەوانەی ناوچەکە کردووە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کوڵەجۆ.